خۆشەویستان شەوتان باش بێ و سڵاوی ئێمەتان لێبێت لە هەر شوێنێکی نەما بینن بە هیوایەوەی کە ئامیشە ئاسوودە بن و ئەم شەویش لە بەرنامەکی خۆتان پێتان گەیشتینەوە تاوەکو پێکەوە زۆرترین فانۆس بکەینەوە و خەڵات بەرنەوە. فانۆسی ڕەمەزان چەند سپۆنسەرێکیانەیە. یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای ئایکیوە وەکو خێراترین کۆمپانیای ئینتەرنێت و دابینکردنی هێڵی ئینتەرنێت لە عێراق و هەرێمی کوردستان بە هیوایەوەی کە ئەوەی تا ئێستا ئینتەرنێت چێژی لە ئینتەرنێتی خێرا وەرنەگرتووە چێژ لە ئینتەرنێتی ئایکیو وەربگرێت بۆ ئەوەی بزانێت بەڕاستی کاتێک سەیری فیلمێکەکەی درامایەک یوتیوب هیچ وەستان هەر نازانێت چی. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانی بلاگوودە بۆ کاری تەختە و دیزاینی دیکۆراتی ناوماڵ. ئیتر مێزی تەلەڤیزۆنتەوێ، بێدڕۆمتەوێت، درێسین ڕوومتەوێت، دیکۆری لای تەلەڤیزۆنتەوێت، هەر بابەتێکت دەوێت دەتوانی پەیوەندیان پێوە بکەیت و لەناو یەکێک لە فانۆسەکاندا بێگومان لۆگۆی ئەوانی تایە ئێواتوانن لۆگۆی ئەوان بدۆزنەوە بە بەهای 400,000 خەڵاتی ئەوان بەرنەوە. یەکێکی تر لە کۆمپانیەکانمان کۆمپانیای سەفرەیە، بێگومان مارکێتی سەفرە بازاڕیکردنتان بەرن بۆ سەفرە، بازارێکی زۆر دیار لە کوردواری خۆمان ئەڵێ سەری کوێرەمار لەوێ هەیە، لە بزمارێکەوە بگرە هەتا ئیتر چوزانم شووتی و پلایس و هەموو شتێک لەوێ ئەفرۆشێ. لەبەرەوە هیوادارین بتوانن لۆگۆی کۆمپانیای سەفرە بدۆزنەوە بە بەهای 180,000 بازاڕی بکەن و بازاری جەژندان بخەنە ئەوێ. ئێستاش ڕەمەزانە هەموو بازاڕەکانتان بەرن بۆوێ بۆ حەوانەوە و مانەوە لە کەشێکی ئارام و واروەها هۆتێلێک کە خاوەن ئەستێرە بێت و هەم مەلەوانگەکەی هەم خوارد نەخۆشەکانی ئەوە تایتانیک هەڵبژێرن. تایتانیک هۆتێل تایتانیک لە شاری سلێمانی بێگومان بۆ مانگی ڕەمەزان هەم بۆ پارشێ و هەم بۆ بەرپانگ خواردنی زۆر تایبەتیان هەیە و هەمووشی بۆ فێ واتە بە ئارەزووی خۆت لە بەرامبەر بڕەپارێکی زۆر کەمدا دەتوانی پڕ بە دڵی خۆت و گەدەی خۆت دان بخۆی. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان بۆ دەرمان کە ئیشەڵا کەس پێویستی نابێت لەگەڵ بواری جوانکاری ئەڤێرایە. ئەڤێراش یەکێکی ترە بە خۆشحاڵیەوە لە سپۆنسەرەکانمان کە ئەم شەو ئەوەی بتوانێت لۆگۆکانی ئەڤێرا بدۆزێتەوە ئەوە ئەتوانێت لەوێش هەم بۆ بوارە جوانکاریەکان هەم بۆ بواری دەرمانیش سوودیان لێ ببینە کە یەکێکە لە دەرمانخانە گەورەکان لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا بێگومان ئەم دەرمانخانەیە بنیاتراوە. اینجا دەستەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکانمان و ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە هیوادارین پەیوەندیمان پێوە بکەن. بەڵام پێشەوەی پەیوەندیەکە وەربگرم دەمەوێت پێتان بڵێم لە فەیسبوک لە پەیجی کورسات ئەم لایڤە دەبینن. ئەمڕۆ حوتی سێ یادی ڕاپەڕینی شاری سلێمانیە. ئەو ڕاپەڕینی کە 35 ساڵ بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگەیەکی نیشتمانی کوردستان بە هاوکاری خەڵک توانیان هەموو دام و دەستگاکانی حکوومەتی باعەس پاک بکەنەوە. بۆیە ئەمڕۆ لە خوارەوە لە کۆمنت تەنها بەمان بنووسن ڕاپەڕینی سلێمانی. ڕاپەڕینی سلێمانی کێ زۆرترین بنووسێ ڕاپەڕینی سلێمانی سبەی شەو خەڵاتێکی تایبەتی بەرنامە وەرەگرێت. یەکەم پەیوەندیش هەر لە سلێمانیەوە وەرەگرین. خات و پرژە خات و برژە شەو باش. بەڵێ چۆنی خات و برژە تۆ باش ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس باشن. ئێمە باشی نەگەریەوە باش. بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس. پرژە خان 35 ساڵ بەر لە ئێستا ڕاپەڕین بوو لە شاری سلێمانی. باشە تا ئێستا سەردانی ئەم لە سوورەکە و کردووە؟ بەڵێ سەردانمان کردووە. کە ئەوێ بینی هەستت چییە؟ وەڵی کاگاری هەر لە خۆی خۆم تەمەنێکی زۆریشم نییە بەڵام هەستێکی تۆزە جیاوازە هەیە پێوەی کە باسکراوە لەسەری ئەوانە و بینی ومانیانی لە ڤیدۆ لە شتانەیە تۆ هەستێکی خۆش نییە. کەواتە گرنگە بزانین ئەم ئازادی کە ئەمڕۆ هەیە هەروە لە خۆڕانیە وایە؟ بەتەئکید وایە. پرژە خان فانۆسێک با بکەینەوە. یەکەم پەیوەندیشم هیچ هیچ فانۆسێک نەکراوەتەوە. ژمارە یەک تاوەکو سی فانۆسێک بکەرەوە و بەختی خۆ تاقیکەرەوە. کاگاری ژمارە 26 ژمارە 26 بۆ خات و پرژە ئەکەینەوە لە شاری سلێمانی بەشکو ئیشەڵڵاه یەکەم پەیوەندی و خەڵاتی شێت بۆ دەربچێت. خات و لە یەکەم شەوی ڕەمەزانەوە هەڵێن یەکەم جاریشتە بەشدارەبی وانە؟ بەڵێ یەکەم جارەوەتر هەموو شەوێکی لە ساحەتەوەدان چی باشی ساگە خەڵاتە بۆ دەچێتە شەوێکی تر پەیوەندی ناکەی کۆمنتیش نانووسی وایە؟ ئەمرا کۆمنتە نووسین بەزیرە خەڵاتی تێکەڵا بۆ کەسێکی تر بێت. ئێستا وشەیەم شەو چییە؟ بەڵێ وشەیەم شەو چییە بۆ فەیسبوک؟
راپەڕینی سلێمانی راپەڕینی سلێمانی. راپەڕین حتا ئەتوانن زۆرترین کۆمنت بکەن ڕاپەڕینی سلێمانی و پیرۆزە خات و پرژە لە سلێمانیەوە تۆ بیتە براوی خەڵاتێکی کۆمپانیای سەفرە بە بڕی 180,000 دینار ئاتوانی یەک پیکابلەکە خۆتا بەریت و ئاوا پشتی بکەیتە مارکێتی سەفرە و بای 180,000 شتومەک لێ هەڵبگرە. پیرۆزە بێ خات و بەڕامەکە لێکم دووبارە زۆر سپاس زۆر سپاس. هەر لە سلێمانی ئەمێنینەوە ئاوازخان وەرەگین. ئاوازخان شەو باش. تۆ باش کاگاری چۆنی بە قوربان تۆ چۆنی ئەحواڵت؟ تۆ باسی کاگاری ئێمە باشین لەگەڵ کێ تەماشامانەکەن؟ بەڵای ئێستا حالیە نەخۆمن هەر خۆتی بەڵێ باش. ئاوازخان ئەم شەو چی خستۆتە دڵی خۆتەوە ئەو ژماری کە ئاڵی پێچێت ئەو ژمارە شتێکی باشی تیا ببوو؟ ژمارە حەوت ژمارە حەوتی سێ بەڵێ ژمارە حەوتی سێ یادی ڕاپەڕینی سلێمانی یادی ڕاپەڕینی سلێمانی و ڕۆژی لەدایکبوونی کوڕەکەشمانە. ئەی دەی تەمەند درێژ بێ یا ڕەبی هەر بەسکم بەختێکی باشیە دێ ئینشاءڵڵا. ئیشەڵڵا بەختی هەمیشە باشە بێ وەکو جەنابیشتان بابی بینی من نایڵم خۆت بیخوێنەرەوە باشە؟ بەڵێ بزانم خۆتی خوێنیتەوە؟ بابینم شتێکە بۆ دەرچوە نەما ها؟ ئێستا فڵسی چی و بۆ دەرچووە؟ بەڵێ وەڵای بانیزی بمەوە پیرۆزە خات و ئاواز تۆش ناخوێنرێتەوە بە بەهای 180,000 بوویتە براوەی خەڵاتێکی کۆمپانیای سەفرەها لۆگوکیان لەسەر شاشەیە تۆش بە هەمان شێواتوانیت بای 180,000 بازاڕی بکەیت لە مارکێتی سەفرە. خۆ شوێنەکەیان نەزانی کوێ وایە؟ بەڵێ بازاڕی کردووە لەوێ. پیرۆزە خات و ئاواز پیرۆزە دەستان خۆش بێ و سپاس زۆر سپاس. کێمان لەگەڵا؟ لە خات و دڵخۆش لە شارباژێڕەوە. خات و دڵخۆش هەمیشە دڵخۆش بیت. سەلامەت بیاخۆ. لە شارباژێر لە کوێی بزەبت یعنی بە دیاریکراوی لە کوێی؟ وەڵا بزەبت لە باسنێ ناحیەی باسنێ ناحەیەکی خۆشەوە منتیقەیە بەعام شارباژێر هەمووی خۆشن. باسنێ بەچی بەناوبانگە بەچی بەناوبانگن؟ وەڵاهی بە باوسن بەچی؟ بە بەفر و با بڵێکە ناوباسنێ بە باوسن بەناوبانگ. ئای خواردن و ئەمانە هیچتان نییە ئی خۆتان بێ و منتیقەیە بێ؟ وەڵاهی خۆمان باخینی و ئەوەی لێیە دای باش ئێتر هەرەوەی ئەی بینی هەر دڵخۆش بن دڵخۆشخان فانوەسێکمان بۆ بکەرەوە و با چانسی جەنابیشە تاقیکەین. ژمارەیەکمان بۆ بکەرەوە خات و دڵخۆش و دڵشادیش تەقریب یارێکمانە ئەوە بە مانای با بڵێن ژنانەکەی دڵشاد بە مانای پیاوانەکەی هەیە میشە دڵشاد دەی ژمارێکمان بۆ بکەرەوە خات ژمارە سیانزە. خۆت لای تۆ ژمارەیەکی شوم نییە وانە؟ واللهی کورە نەوەڵە ڕۆناک شتەکانە لە کوردواری خۆمان ناڵێ ئەمە بە تەمانیە بکرێتەوە. خات و دڵخۆش شوێن ناسی بۆ جەنابەت هاتوۆتەوە جوان سەیری شاشە بکە شوێنێک دەبینیت و پێمانەڵێ ئەو شوێنە کوێ باشە؟ کە وێنەکە هاتە سەر شاشە ڕاستەوخۆ هاوڕێیانم سی چرکە شتێنێ لەگەڵە زۆر ورد بە یەک ناو وەرەگرم باشە؟ تەنها یەک ناو وەرەگرم. ئەم شوێنەی کە لەسەر شاشەیە شەوی پێشووتریش پێما بە دوو شەویشتە دایەنین شارێکی کوردستانە سی چرکەت هەیە پێمان بڵیت ئەم شوێنە کوێیە کوێی کوردستانە یاڵە هاوڕێیان سی چرکەمان بنێ نەچوی بۆم شوێنە جوان سەیریکە ها دەرگایەکی هەیە شوێنی شوێنەواریە ڕێک وێنەکەشین ئەم وەرزەیە ڕێک ئەم وەرزەیە ئاگداری کات بەخات و ئاسانکاری نییە ئەو شارێکی کوردیە کاتت تەواو بوو بەداخەوە کاتت تەواو بوو بەداخەوە زۆر سپاس بۆ خات و دڵخۆش
لە شار باژێڕۆ لە باسنێ بچینە کەلاری ئازیز کاک شەماڵمان لەگەڵایە کاک شەماڵ سڵاوی خوا لە کاگەماوەساری خۆشەویست سڵاو لە تۆی خۆشەویست کاکە شەماڵ کاک شەماڵ یەکەم لە شەو کەلارەوە گوڵەبارانتان لەگەڵ حەسەن و سێدۆ جەناب و کارمەندانی وای تەمەندرێن لە ساغدا بۆ وەرە بە قوربانی ئەوە بین زۆر دەسپاس یەکەم شەوتە بەشداریەکە یان شەوێکی تریش ناوەڵا ئەمە دووەم جارمە چکە دەنگەکە ئەناسمەوە کاک شەماڵ ڕاستەکە چاوت ماسەکەم سڵاوڕێتمەوە جەناب و خۆی کارمەندان سڵاوی تایبەتمێ هەر لە مجرەتا پاسەوان با قوربانم کاک شەماڵ جاری پێشوو خەڵاتە بردەوە ئەرێ وەڵا حەسا و پێشدەزار دەی شەڵام شەویش بە هەمان شێوە خەڵاتە بیتەوە باشە ئینشەڵا با قسەی خۆشی بواتەوە کاکە دایاڵە دێڵە وەڵا هێمە خۆ ئەمانەی قسەی خۆشمان بۆ بکەن یاڵە جاواوەزە ئەرێ جارێک تۆ تەلەفۆنێکت بۆ دێ بۆ نمونەسەسۆ تا ژمارەکە ناناسی بە کابراڵێ ئەم ناسیت ئەڵێ وەڵای دەنگت غەریب نییە ڕەنگە ئەو جارە جاری وای احجاج دەبی نازانی چی بڵێ وەلەوانێ وا بێ وەلەوانێ واش نەبێ ڕاستە ڕۆژە کابرای تەلەفۆنی کردوو بۆ برادەرێ وتی و فڵان کەس ژمارەکەی دەستەبووتی ئەم ناسی وتی وەڵایی دەنگت غەریب نییە بوو بەرە وەڵا غەریبم کابرا خۆی نادە غەریب بوو دەنگت غەریب نیە وتی بەرە وەڵا غەریبم بابا غەریب ئێمەش غەریبێکمانەیە وابزانمە لێرە بوو بە خاوتۆزە بێشە سەوانە کاکە شەماڵگیان چاوی جەنابەت ماچەکەین ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانۆسێک و بەشکوی شەڵام شەویش بەختت یاوەرت بێ وەڵای پەنا بەخوای گەورە ئینشاڵڵا ژمارە 27 بێ ژمارە 27 بۆ کاک شەماڵ لە کەلارەوە لەناو کەلار کاک شەماڵ کاک شەماڵ کلیپی کوردی و بۆ هاتۆتەوە باشە کلیپێکی کوردی ئەبینین لەسەر شاشە باشە جوان سەیریەکەی کە هاتەوە پرسیار ناگۆڕدرێت تاوایتی گۆڕانکاری ناکەم لە فانۆسەکانە چکە گلەیان لێ کردوم هەر کەسەوە با شانسی خۆی تاقی کاتەوە کاکە شەماڵ گیان تەنها لەو چانسیەوە هەیە کە پێنج پرسیارەکەش ئەم شەو هەوڵ دەم نەیگۆڕم چوو کار کەسێ بۆ هاتەوە بە توانای خۆی توانە بگاتە 500,000 کاک شەماڵ با کلیپەکە ببینین جوان سەیری کە و دوای پرسیارە لەکەین باشە فەرموو دیسان بارانایە ئاینە منەیە موتاوتاوەمایان ئالا گۆنایە ئای لەگەڵ زۆفی خاوەمان ئەریوەی بارانایە کاکە شەماڵ گۆرانێکی خۆشەوایە گۆ لێ بووە جاخۆ باران ببارێ و جۆلۆم گۆرانێ نەبێت لە ڕادیۆکانەوە یان لە تەلەڤیزۆنەکانەوە ئەوە وەک وای شتێکە لێوەن بوو بێ ڕاستە کاکە شەماڵگیان سی چرکەتێ پێمە مەڵێ هونەرمەندە ئازیزە کێیە ناوی چییە؟ ئەوە هونەرمەندی حەمەجەزامان بۆ جەنابەت سابت کرد و بەداخەوە کاکە شەماڵ گیان سپاس بۆ پەیوەندەکەت بەخوا هونەرمەند حەمەجەزانی تۆ گەرمیانی دەبا یەکسەر ئەوە بزانیە باشار بۆ ئاسانکاری گەرمیانی کشی پێوەیە خات و بنارمان لەگەڵایە خات و بنار شەو باش شەو باش کاگاری تۆ چۆنی بە قوربان لە سلێمانیەوە خات و بنار بەڵێ کاگاری خات و بنار سپاس بۆ پەیوەندەکەت چەند جار هەوڵدا تا پەیوەندەکە وەربگری والله زۆر یعنی شەویوە هەڵە بەسێ موبایل پەیوەندیم کردووە هێتە باش ئەم شەو یعنی چانسە هەبوو وایە خات و بنار خات و بنار ماوی کاگاری بنارخان لە خەت ماوی بەڵێ بەڵێ لە خەت ماوە یاڵڵا فانوسێکمان بۆ بکەرەوە فانوسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆت و چانسی خۆت تاقی کەرەوە ژمارە سێ ژمارە سێ بۆ خات و بنار لە سلێمانیەوەکەینەوە کە فانۆسێکی ئەرە مۆرەوان ئەمە ڕەنگی مۆرە یارمەتیەکمان دەی چکە بە تاقی تەنیا هەر خۆم لە ماڵەوەی تر بنارخان تۆ یارمەتیم بە باشە بە قوربانم بێت تۆ پرسیارم لێ بکەی باشە
لێکم شۆ ئەوم بۆ خۆم با دانابوو قوربانە بەم یارمەتیمان بە تۆزە دەستە شلکە باشە خوا گەورەیە مناڵیشم وردە و تۆزە ڕەحمکە ئەتوانی پرسیارکەی یاڵا بە دڵی خۆت پرسیارکە و ئێمە وەڵاممان زانی خەڵاتێ ناکەین و وەڵامیشمان نەزانی ئەوە لابنارخان بەداخەوە حەزمە کرد وتی لە یەکەم شەوە خۆم ئامادە کردووە ئەو پرسیارەکەم دازڵ بوو بە مەراقم پرسیارەکە بنارخان پەیوەندی بکەرەوە بنارخان پەیوەندی بکەرەوە حەزەکەم پرسیارەکەت بزانم بەختیار کاک بەختیار لە ڕانیێڕا وایە چۆنی کاکە بەختیار چۆنی قوربان ئەحواڵت چۆنە باشە تەندروستی باشی ئینشەڵا وەڵڵا لە ئێمە ئەگەر ئێوە باش بن ئێمەش باشی لەخوا بەزیار بێ ئینشەڵا باش دەبێ تاکمان بۆ بکە ئینشەڵا ئامین یا ڕەبی هەر کاتێک بینەرەکانی ئێمە دڵخۆش بن دانیشتن بە دیار شاشەی کورساتەوە ئەو بۆ ئێمە ئەو پەڕی دڵخۆشیە وەڵاوە ئەمڕۆ نەچوومە تەراوی عەلەوە بەرامبەر تەنابەت دانیشتوو دەی خوا قبوڵی کە خوا قبوڵی کە ئەزماعین ئینشەڵا کاکە ناوەکەم بیرچوو کاک بەختیار گیان بەختیار عەلی ناوەکەشت لەو لەو نووسەرە گەورەی کوردە بەختیار عەلی تۆشەر گەورەی کاکە بەختیار گیان کاکە بەختیار یاڵڵا فانوسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقیکەرەوە فانۆزێک خڵایجا بەختی خۆم بەختت لە چ ژمارەیەکە جان 15 ماوە بیکەینەوە 15 دەبا 15 بێ دەیوتم 12 بەس کامیان ئەڵێ 12 یان 15 بکەینەوە 12 بێ 12 بۆ کاک بەختیار لە ڕانیا ئەکەینەوە بزانین نەوتەکەی کاکە بەختیار ئەڵێ وێنەیەک بناسەرەوە کاکە بەختیار ئەڵێ وێنەیەک دێتە سەر شاشە سی چرکەشت هەیە هەر وێنەکە هاوڕیارم سی چرکەشت هێنێ پێمان بڵێ ئەو کەسەکێ ئەو وەندە ئاسانە لە ناوی من ئاسانترە یاڵە کاکە یاڵە کاکە بەختیار وێنەکەمان بەنێ کاک هاوڕێ ئەم کەسەی کە لەسەر شاشەیە ئەم کەسایەتیە چێیە؟ هێشتا ناتوو کاکاری جاپە لەمان چێمە چاوەڕێکین تاگاتە ئەوە گەیشتە کۆڵانەکەتان ئەوە جەنابی مامۆستا قالەمەڕێیە جەنابی مامۆسا قالەمەڕێیە بزانین وایە کاکە بەختیار دەی فەرمووە چاوەڕێی لا هەر بژیت کاکە بەختیار تۆ بیتە براوەی 75,000 پیرۆزە زۆر سپاس قالەمەڕە نزیکەی نیو سەدە لە ژەنینی ئاوازی شمشاڵەکەی و ئەو دەست و پەنجە خامە جوانەی هەمیشە بۆ کورد و کوردایە تێمێنێتەوە بەرهەمەکانی میشە بە نەمریە مێنێتەوە لە خوارەوە ژمارە تەلەفۆنەکان هەیە لە فەیسبووکیش بنووسن ڕاپەڕینی سلێمانی لە یەک کۆمنت چەند جارە بنووسن ڕاپەڕینی سلێمانی کۆمنتەکان با بەجیابێت پاش وشانێکی کورد ئەگەڕێنەوە لاچە سی و پێنج ساڵ بەر لە ئێستا لە ئێزگەی دەنگی گەلی کوردستانەوە وتی ئاگاداریەک لە زمناکۆ بۆ ئازاد برادران ئاگدار بکەنەوە زەماوەند بکەن زەماوەند واتە ڕاپەڕین بکەن 35 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژی جیوادا خەڵکی سلێمانی ڕاپەڕی دژی زوڵم و زۆری ڕژەمی بەعس بۆیە لە کۆمنت ئەمڕۆ تەنها بنووسن ڕاپەڕینی سلێمانی لە ئەم لایڤەی کە هەیە بنووسن ڕاپەڕینی سلێمانی سپێشەوە خەڵاتێکی گرانبەها بەرنەوە خۆشەویستان با بچینە لای وەرگرتنی پەیوەندیەکانمان با یاوەری سپۆنسەرەکانمان بۆ بتوانین زۆرترین خەڵات پێشکەشی بینەرەکانمان بکەین ڕێدیار لە سلێمانیەوە کاکە ڕێدیار شەو باش سڵاو کاکاری جانم چۆنی قوربان ئەم کاتی خۆ باش باشن ئێمە باشی نەگەریەوە باش چای منی زۆ سپاس کاک ڕێدیار ئێواران لوقمە قازی و ئەو شیرینیان ناخۆنی هەر بە خورما وەڵی کاکاری لەبەر تەندروستەکە زیاتر هەر خورما و شەربەت باش شەربەتی فرێش شەربەتی فرێش باشتر ئەو دەرمان و شەکر و شتەی تیان نەبێ کاکە ڕێدیار یاسای بەرنامەکە خۆزانی هەروەڵا کاکاری دووەم جار ئەو جاییتەی چم بۆ دەرنەچوو ئەو پرسیارم لە تۆ کرد و تۆ زیرە بووی پرسیارەکە زانی پرسیارەکەم زانی ئای چۆن وەڵا ڕاستەکی
دیاڵە دێم جارە ئەوەی تایتانیک بووە ساموانە بەڵە ئەوەی تایتانیک یاڵە کاک ڕادیار بەش کۆم شەو خەڵات بەریتەوە ئیشەڵڵا ئەگەرم شەویش پرسیارت بۆ نێتەوە ئیشەڵڵا پرسیاری باشە ئامادەکرد پرسیاری باشە ئامادەکرد بێگەرەوە بابەتەوە باتەوە باشە وڵی تەدەگەرەوە هاتەوە تەودیان نسیبەکەوە ژمارە 21 بۆ کاکە ڕێدیار لە سلێمانیەوە بڕگەی 5 پرسیارە کاکە ڕێدیار بەردەوام بین یان بیگۆڕین بەس لەمەیە کاگاری وڵای بۆم گۆڕ حەزم بۆتە گۆڕم یاڵ کەس خۆی لەم بڕگەێنەیەوە قورسیش نییە ها تا 500,000 بۆ تێبڕێ لە ژمارە 19 بۆ کاکە ڕێدیار ئەکەینەوە فانۆسێکی سوورە و بزانین چیتیایە کاکە ڕێدیار چەم دانیشم کاکە ڕێدیار کە دانیشتمی عنی چی تێگەی عنی چی معاملێ داڵە کاک ڕێدیار ئەم فانۆسەت بە چەند نەفرۆشیتەوە خۆ زامەتوان بیکردمەوە بە 100,000 کاک ڕێدیار ئەم فانۆسەی جەنابەت من بە 75,000 کردمەوە تۆ بە 75 کردیتەوە ئەوە بزانم کاگاری تۆ هەموو جارێ سێ ژمارەڵێ و جارێ ژمارەیەکیانە ئەیجا خۆلەواتێ کەمتری کەم کاک ڕێدیار 75,000 و پارێکشی تایە خۆی تر خۆت و شانسی خۆ وەڵی کاگاری حەز ناکەم بیفرۆشم با ها نسیبەکەی خۆمە نسیبەکەی خۆ دەکەیتەوە ئەی چیکەم بەسەیەکەش نایفرۆشی بەسەیەکەش نایفرۆشم بەڵم بە حەزەکەم تاقیکەمەوە بەسەیەکەش نایفرۆشی بیکەینەوە تەواو حەزەکەم تاقیکەمەوە واتە چرکەوشتە نێمێ وەڵی تر دووەم جارمە بەشکم خاڵکەم جارە ئەبێ بەختمە کاک ڕێدیار من 100,000 بە فانۆسەکە کاک ڕێدیار ئەڵێ بەختی خۆم تاقیەکەمەوە فانۆسەکە ئەکەمەوە و فانۆسەکە بۆ کاکە ڕێدیارەکەینەوە تەواو سی چرکەکەم نایتێ کاگاری سی چرکە و بۆچی ئیترەوە بۆچی سی چرکە بین فانۆسەکە ئەکەیتەوە یان 100,000 بە 100,000 فرۆشم ئایفرۆشی تەواو وەڵام نایفرۆشم با بکرێتەوە تاو نایفرۆش تەواو بیکەمەوە بیکەرەوە لەسەر خواستی خۆت فانۆسەکە ئەکەیتەوە تاو بیکەر کاکە ڕێدیار بەداخەوە زۆر بەداخەوە کاکە ڕێدیارگیان 0 دینار هیوادارم شەوێکی تر بتوانیت پەیوەندی بگریت و سیدرا لە چەمچەماڵەوە سیدرا خان شەو باش تۆ باشی سیدرا خان کاک ڕێدیار گەردنمان نازاکە زۆر سپاس سیدرا خان چۆنی بە قوربان لەگەڵ کێ تەماشامانەکەی دای سڵاومان بۆ ماڵەوە هەیە سیدرا خان ژمارە چەند بەختی تۆیە ژمارە دەت بۆ بکەمەوە ژمارە دە بۆ خات و سیدرا لە چەمچەماڵەوەکەینەوە سیدرا خان ئاساییت لە تەمەنت بپرسم تەمەنت چەنە؟ تەمەنت چەندێکە؟ 13 ساڵە سیدراگیان ئەمە بە کەڵکی تۆ نایە باشە ئەو خەڵاتی بۆتان دەرچوە ئەڤێرایە دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرایە جوانکاری تر مەیکەپە عەترە ئەو بابەتانەیە دەستی دایکە بگرە یان خوشکەکە و بیبەخشە بەوان باشە؟ پیرۆزە سیدراخان لە چەمچەماڵەوە کێمان لەگەڵایە هەنارخان لە سلێمانیەوە هەنارخان بەڵێم کاتت باشتر بۆ تۆ هەنارەوە خۆش حەزە لە هەناری ترشیان مێخۆش یا شیری مێخۆشە تاو یاڵە هەنارخان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە بە بەختی تۆش تاقیکەینەوە وەڵایی کاکاری نازانم بە ژمارە من ئەڵێم وەڵا بە من بێ من هی خۆشم وەک تۆی زانم هەندێک لە هاوڕێیانە من سەرپشتم کردوون ئەڵم بەدڵی خۆتان گۆڕانکاری لە فانۆسەکانکەن هەموو شەوێکی شوێنی دیارەکان ئەگۆڕێت ڕای یەکێک لە کامێرەمانەکانە بۆ وەرگرم
والله برأي خوتاني ورقي يلا کاک سۆران ژمارە چەند وەرگین کاک سۆران هەڵە ژمارە 5 وەرگرە کاک سۆران واڵە ئیتر شانسی خۆی باشە ژمارە 5 وەرگرە دا باشە دێ ژمارە 5 وەرگرە کاری لێ یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە هەوڵەیەم هاری شەر هەوڵمیا بۆ وەرنەگیرە قەی ناکە دێبێت هەر هەوڵ بی هەمیشت ژیان بریتێ لە هەوڵدان وایە وەڵامە ژیان بریتێ لەوەی کە هەوڵ بیت بڕۆیت لەگەڵ یا ئەڕۆی جان لاش وەرەوە لای کاک سۆران کاک سۆران ژمارە 5 بۆ هەڵبژاردووی باشە بۆ دانیشتم با مەعاملەیە بکەین خات و سیدرا فانۆسەکەی تۆ پارەیەکی تایە بەڵێ جوان مەعاملە بکە لەگەڵما باشە هەنارجان ئەم فانۆسەی جەنابەت من بە 50,000 کڕمەوە کەمە کاکاری بۆم دیاکە هەنارێک تقریبی 50 دەنێک هەناری تایە زیاتریش کەمتر نا وایە جاری واشە هەنارەکە ئەکەیتەوە ناوەکەی باش نییە هەنار بۆ هەنار کەوتووە اینجا هەنارخان ئەم فانۆسەی جەنابەت بە 50,000 ئەیفرۆشیتەوە کاکاری بۆم دیاکە کەمە لێکم ڕۆژە هەوڵێم ئەمە ژمارە یەک دوو ژماری تر ئەوە کاک سۆران جەڵە بووی زیاکە قەینا هەنارخان بە 65,000 کڕمەوە ئەم فانۆسەی جەنابەت ئەشتوانی بیکەیتەوە و پارەکەی ناوی خۆت دوام نرخ 75,000 بۆ خات و هەنار وەرەگرم و سی چرکەمان بەنی هاوڕێیان بە هەنارخان خۆی یەکلا کاتەوە ئەگەری فرۆشێت ئەوە لێ ئەکڕینەوە ئەگەر ناشی فرۆشێ سی چرکەکە تەواو بوو ناچارە بم بۆی بکەمەوە یارمەتیم ماوی ترەوە ئەڵەم 75,000 ئەی فرۆشیتەوە ئەوە 75,000 پیرۆزی جەنابەت بێ و من ئەمە ئەەکەمەوە چەنی تا بێ ماڵی من یان ئەتوانی تۆش بیکەیتەوە و چەنی تا بوو ماڵی تۆیە کاکاری ئەیکەمەوە ئەیکەیتەوە بە 75,000 نایفرۆشی ناوەڵا نایفرۆشم بە 75,000 خاڵەت و هەنار فانۆسی ژمارە 5 نافرۆشێتەوە کە نەختینەیەکی تێدایە بڕیاری داوە چانسی خۆی تاقیب کاتەوە و بیکاتەوە خات و هەنار زۆر بەداخەوە 0 دینار ئەڵێن وڵا ئاری یارمەتیمان نایە هەر ئەڵێن وڵا ئاری هیچ یارمەتیمان نایە من فانۆسێکی بێنەوتم کڕیەوە بە 75,000 خات و هەنار پێی نەفرۆشتین کاکە ئاوات لە سەیساقەوە کاک ئاوات شەو باش السلام عليكم. عليك السلام كاكا عوضيان شلوني احوالك؟ باشا زين. بتشي وصل خالي الروجانة. والله بعيشوا فيها ما وصل. يا اخ ولا شو الساق به. كاكا عوض. يلا فانوسك ما بكره. والله فانو جيش ما فانو كده ما وصل. بس ما وصل. أنا برنامج كوسادة بوم كانوا كم شو تلفونكم. والله شي تابع أبو بوكينا وكاكا عوضيان. خوتو شانسي خو. أجر أبو بوم كورا. ئەگەر ماکو یارمەتی ئەوەش بێت شانسی خۆتە ئەم شۆ بڕیارم ماوە نایگۆڕم شتەکان تەنها بڕگی 5 پرسیارە گۆڕم باشە ژمارە 15 بۆ بکەمەوە ئەیتە من یارمەتی دێم لە وەڵامەکەیە نەک یارمەتی و بەم لە گۆڕینی فانۆسەکە ژمارە 15 بکەمەوە تەواو شانسی خۆمان بازی کەین یاڵڵا شانسی خۆت بیگۆڕم نه بەڕای من مەیگۆڕە باشە نایگۆڕم کاکە ئاوات لە سەیسایەقەوە تۆ بیتە براوەی خەڵاتێکی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا ئەتوانیت هاوسەرت یان خوشکێت هەر کەسێک ئەم خەڵاتی پێشەش بکە بچێت تایبەتڵی خۆی مەیکەپ و ئیتر بوارە جوانکاریەکان و عەتر و کۆپەڵێک بابەتی زۆر جوانیان هەیە هیوادارم سوودی لە ببێنن کاکە ئاوات گیان سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشەویستان ژمارە تەلەفۆنەکان لە سەر شاشە هەیە بەرنامەی فانۆسی ڕەمەزان بە سپۆنسەری کۆمپانیای IQ بلاگووت سەفرا و هەروەها تایتانیک و ئاڤێرا بەردەوامی هەیە تەنها لە کۆمنتی فەیسبوک بنووسن ڕاپەڕینی سلێمانی سبەیشە و خەڵاتێکی گرانبەها چاوەڕێتانە و پاژوچانێکی کورد ئەگەڕێنەوە لاتە خۆشەویستان دووبارە هاتینەوەلاتان سڵاوێکی تایبەتی ئێمە بۆ ئێوەی خۆشەویست لەگەڵتان بەردەوامە بین
ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشەیە بەڵام لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی کورسات پێتان نەچێت کۆمنت بنووسن زۆرترین کۆمنت چانسیەوەی هەیە سپێشۆ بێتە براوەی خەڵاتێکی تایبەتی بەرنامە. بێگومان خەڵکێکی زۆر پەیوەندیمان پێواکات لۆدی زۆر لەسەرا هەیەڵێ 1000 جار پەیوەندیم کردو بەخوا هەشە توانێتی لە بەرنامەکە یەک دوو جارێک گوەری بگرێ ئەویان نازانم میترەوە چانسی خۆیانە. کاک هێمن وەرەگرین لە سلێمانیەوە کاکە من شەو باش چۆنی بە قوربان تۆ باشی شکر کاکە من کۆمنتی نەنووسیوە لە فەیسبوک نەوەڵا بۆ ئەڵی بڵێم سیترم جارش هەوڵمات دە 12 هەوڵما شکروەری گرەوی منیش تامادام 12 جارە وەریگرتۆ شانست هەیە لە خوارەوەی لایڤەکەش کۆمنت بکە بەشک و شانستە بێ لێش باشە دەیاڵە کاکێ من فانۆسێکمان بۆ بکەرەوە ژمارە شانزە بۆ کاکە هەیە من لە سلێمانیەوە ئاکەینەوە کە فانۆسێکی ڕەنگێکی زۆر جوانە لە لای منم فانۆسە ڕەنگی خەنەیە پرتەقاڵیە ناوەکەشی شتێکی خەنەیی تایە کاکێ من کاکێ من پیرۆزە تۆ بوویتە براوەی یەکێک لە خەڵاتەکانی کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە بە بەهای 400,000 دینار تۆ ئەتوانی کاری دیکۆر دیزاینی تر نووسنێکتەوێ دیزاینی تەلەڤیزۆنتەوێ مێزی تەلەڤیزۆنتەوێ بای 400,000 پێ دروست بکە باشە کارەکانیان زۆر ناوازن بلاگوود یەکێک لە سپۆنسەرەکانمانم بەڕاستی من کارەکانیانم بینیوە زۆر لێیان ڕازیم هەتا بڵی تایبەتن هیوادارم ئێوەش بتوانن بۆ کاری دیزاینی تەختە و دیکۆراتی ناوماڵ پەیوەندی بە بلاگوودەوە بکەن بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزا کارەکانیان جێبەجێەکەن. کاک جاسم نازم لە قوشتەپەوە کاک جاسم سڵاوت لێبێ ئەم ناوە غەریب نییە لە لای من ئەزام ناوت غەریب نییە بەس ناوەکە خەریب نییە بۆ من وایە وەڵا ڕاستەکەی واتە جارێکی تریش وەرت گرتووە ئەجاری پێش و خەڵاتت نەبردوانە دەی شەڵام شەو بەختت دەبێت کاکە جاسم جان یاڵە فانوسێکمان بۆ بکەرەوە چۆن کاکە جاسم بەخوا تێنەگەیشتم ژمارە بکەرەوە ژمارێکمان بۆ بکەرەوە ژمارێکمان بۆ بکەرەوە ژمارە 11 بۆ کاکە جاسم لە قوشتەپاکەینەوە ژمارە 11 بۆ کاکە جاسم لە قوشتەپە جاری پێش و بەخت یاوەری نەبووە بەڵام ئەم جارە بەخت یاوەرت بوو کاکە جاسم لە قوشتەپەوە تۆ بیتە براوەی خەڵاتێکی کۆمپانیای ئایکیو کە بۆ یەکمان ئینتەرنێتی بێ بەرامبەرە پیرۆزت بێ کاکە جاسم گیان سەرکەوتوو بیت ئەوە بە دوو جاوەری گر کۆڵی نەیە نەتیجەی کۆڵنەدان ئەوەیە هەمیشە کۆڵ مێن پێ دوانە بیتە بڵێ ئەم شەو وەڵای 100 جار خەریک بووم وەری نەگرت دەبا هەر تەواواز بێنم دە ساڵ مەگرە پەیوەندی بکە لە پڕەکە خۆتەکەی بە ناوستۆ دوەکەیە خۆشویستان پێمە بێ کۆتا پەیوەندیمان بوو کاتمان نەماوە ئەم شەو پێتان دەڵێینەوە بەرنامەکە بەجێمەی هەڵواتە کورسات بەجێمەی هەڵت کەمێشتر هاوڕێم هونەرمەند کاکاردی عوسمان عەلی هونەرمەندێکی زۆر تایبەتی لەگەڵایە من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە گوێ لە گۆرانەکانی ئەگرم بەڕاستی عاشقی دەنگیم هیوادارم ئێوەش دانیشتن بە دیار بەرنامەکەەوە و چێژ لە گۆرانێ تایبەتەکانی وەربگرن زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان یەک بە یەکنای سپۆنسەرەکان ئەڵێمەوە کۆمپانیای ئایکیو بۆ خزمەتگوزاری گەیاندن و ئینتەرنێت بێگومان وەکو خێراترین ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و عێراق کار دەکات یەکێکن لە سپۆنسەرەکانی بەرنامەکە سپاس بۆیان کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزاینی دیکۆراتی ناوماڵ بە تەختە هەر کارێکی تەختە تێ لە کەوانتەر و کانتۆر و هەر بوارێک سەریان پێ بسپێرە لە هەمان کاتدا مارکێتی سەفرەیان کۆمپانیای سەفرە و مارکێتی سەفرە کە بێگومان بەرهەمەکانی نەمی بەرهەمی ناوازە و کوالیتی و ئاسبەرزن دەرمانخانە و کۆزمەتیکی ئاڤێرا کە هەم دەرمانەکانیان هەم بوارە جوانکارەکانیان هەمووی
کوالیتی بەرز و خاوەنی بڕوانامەی جیهانین وارووا هۆتێل و سپای تایتانی کە بە سپاس و بۆیانەوانی کە خەڵاتی ئەوان وەرەگرن سپەی شەو 2 خەڵات دانێم بۆ 2 کۆمنت واتە لە کۆمنت کە نووسیتانە ڕاپەڕینی سلێمانی 2 کەسە بێتە براوە و ئەتوانن لای ئێمەوە خەڵاتی تایبەتی تایتانیکیان پێشەش بکرێ ئەوەی زۆرترین کۆمنت بنووسە چانسیەوە بە یەکێکیش لەگەڵ خۆیان بە واتە یەک کەس خەڵاتەکە وەرناگرێت 2 کەسە تا 4 کەس سپەیشە سوود لە خەڵاتەکان وەرەگرێ زۆرترین کۆمنتکەن تا سپەیشە و سەعات 6 و ئێمە سپەیشە و ناوی براوە ڕاگەین بابیریشم نەچێ کاک بروسک فەتاح بووەتە براوەی کۆمنتی دوێنێ شەومان و خەڵاتەکەشی تایبەتە بە کۆمپانیای سەفرە بە بڕی 180,000 دینار لەوێ توانێت بازاڕی بکە پیرۆزی بێ کاکە بروس ئێمە هیچمان نەماوە هەر شاد و کامەران بن و دانیشن بەخێر و خۆشی